لە هەولێر کۆڕێکی شێعری و لە هەمان کاتدا ناساندن بۆ یەکێک لە بەرهەمە شێعریەکان یاخود دوایین بەرهەمی شاعیر موحسین ئاوارە ڕێکخرا. موحسین ئاوارە جگەل لە بەرهەمە شێعریەکانی لە هەمان کاتدا چەندین توێژینەوەشی لەسەر بەرهەمە شێعریەکانی شاعیرانی پێشخۆی کردووە. لە چارچەوەی زنجیرە کۆڕەکانی یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی شێعری و ناساندنی دوایین بەرهەمی شاعیر موحسین ئاوارە ڕێکخرا. لە کۆڕەکەدا شاعیر باسی لە بەرهەمە شێعریەکانی کرد کە لە نوێترین کتێبی چاپکراوی ساڵی 2019 درێژکراوی بەرهەمێکی تری شێعریە کە بۆ ساڵی 2006 دەگەڕێتەوە. لە بەشێکی تری کۆڕەکە موحسین ئاوارە ئاماژەی بە چەند توێژینەوەیەکی خۆی کرد لەبارەی کۆمەڵێک بەرهەمی شێعری شاعیرانی کورد کە ستایل و شێوازی تایبەت بە خۆیان هەبووە. وەرزی ڕۆشنبیری کرد لە لای هەر ڕێکخراوێکی دیکە 3 مانگە لای ئێمە 11 مانگی ڕەبەقە بەبێ ئەوەی هیچ دواکەوتنێک و پسڕانێکی تێدا بێتن، بەڵام تەنها ئێمە لە یەک مانگڕادەوەستن کە ئیش مانجی ڕەمەزانی پیرۆزە هەم بۆ ڕێزگرتن لە خەڵکەکە و لە خۆمان و لە با بڵێن ئەوەی کە خەڵک مەشغولی مانکە دەبێتن. ئێستا کە یەکەم هەفتەی دوای مانجی ڕەمەزانە بە کۆڕی شاعیر و نووسەر کاکە موحسین ئاوارە دەست پێ دەکەینەوە کە یەکێکە لە شاعرە دیارەکانی هەم شاری هەولێر و هەم کوردستانیش ئەمڕۆ بە خۆشحالیەوە کتێبێکی چاپ کردووە بە ناوی لەژێر ساباتی شەعردا کە لێ کۆڵنیەوەکە لە زۆربەی شاعرە باشەکانی کوردستان و لەگەڵ کۆڕەکە بە دیاریشدا بەش دەکرێت کە توانیوێتی هەم لە ئێستا و هەم لە ئایندەی شعری کوردی لە پەراوێزی ئەو شاعرانەی کە لێی کۆڵینێتەوە ئەو شاعرانی کە بەسەری کردوونێتەوە ئایندەیەکی ڕوون و دیار بۆ شعری کوردی و بۆ شاعرانی کورد دەستنیشان بکات. عەرەبیەکەی پێدێن عەسری سورعات ئەو شێوازە